ئەوە خەتەر نییە بینە باڵۆنە بەڕاست خەتەر نییە کاکڕنج کێ یەکەم جار پێی وتی ئازاد وەرگەڕانەکانە زۆر جوانە بەردەوام بە لە ژیانتە محمود زانداریشی بولەوانی کە بەڕاستی تووشی گیرروگازت دەکایە نەخێر کوردی زۆر دەوڵەمەنە لەڕێی وەرگێڕانەوە زمان ئەچێتە جۆرێک لە تەحەدیەوە لە مبارزەوە لەگەڵ زمانی فۆرم ناوەڕۆک ستاتیکا هەست کامیان زۆرتر ئەبێ بە قوربانی لە شعرە فۆرم بیرمەکەیتەوە گەڕێی دوای ئەوە ڕۆژتایەوارە کتێب فرۆشێک پێتەڵێ بمان بورە خان مەکە خۆتمان دوو مەکەم جارە زۆر دەمەکە و ڕۆمانە کۆپی نەماوە لەم شار یاڵا کاگازات سەر چاو کاکڕنج سەلام عەلەیکوم کاکەمانوونە بن کاپتن چۆنی ئەحواڵتان زۆر سپاس ڕۆحەکەم منی شەروە درستی چۆنە چۆنی کاکڕنج باشی سپاس بینەرانی بەڕێزەوە کاک ئازاد بەرزنجیە نزیکی 20 ساڵ پێش ئێستا لەسەر وەرگێڕان گفتوگۆیەکەم لەگەڵ کردیوە بوو لە تەلەڤیزیۆنی خاک ئەو کاتە چەند کتێبێکی هەبوو بەڵام ماشەڵڵا ئێستا بەرهەمەکانی کاک ئازاد بەرزنجی خەرمانێکە ئێستا کاک ئازاد بەرزنجی لە نێوەندی ڕۆشنبیری کوردی و دنیای وەرگێڕانی کوردیدا بەڕاستی ماشەڵای لەبێ مام هەژارێکە بۆ خۆی چەندین کتێبی دانسقە و جوانی هەیە جگە لەوەی کە پیاوێکی خۆشەویست و سەنگینی وڵاتەکەیە و ناوێکی زۆر جوانە بەڕاستی دنیای وەرگێڕان دنیایەکی زۆر زۆر گرنگە تۆزێکی ترەمێ ئەوانە لە کاک ئازاد بەرزنجی پرسم بزانم بەبێ وەرگێڕان چۆن وێنای دنیاکات ئەمەوێ لە کاک ئازاد بەرزنجی وردە وردە بچینە ناو باڵۆنەکەەوە ئەوانە بپرسم کە ئایا وەرگێڕان لە دوای دروستبوونی نووسینە یا وەرگێڕان مێژوەکەی زۆر دوورترە ئایا زمانی کوردی کە هەندێک کەس بەڕاستی غەدری لەیەکە لە دیدی ئەم پیاوە وەرگێڕە گەورەی کوردەوە زمانی کوردی چییە؟ ئایا زمانی کوردی دەرەقەتی بنچینەیترین کتێبەکانی فکری ئەم دنیاە دێ یاخود نایە؟ ئایا ئەوانەی کە زمانی کوردی بە لاواز دەزانن کاک ئازاد بەرزنجی چیەڵێت؟ لە هەمان کاتدا بزانم کاک ئازاد بەرزنجی چیەڵێ لەسەرەوەی ئایا وەرگێڕان قورسترە لە زمانی دووەمەوە بۆ زمانی دایک یا بە پێچەوانەوە لە زمانی دایکەوە بۆ زمانەکانی تر کاپتن گۆران چۆنی تەندروستی و باشی ئامادەی بۆ فڕین بە باشی کاک ئازاد ئەمە یەکەم جارتە بە باڵۆنا بەڵێ من ئەمە سێم جارمە مەڵێ دیارە بەهۆی بەرنامەکەەوە یا پێشتریش یەک جار سەرکەوتوم پێش بەرنمەکە بەڵام یعنی خۆش و ئارامە هیچ فۆبیای بەرزیت هەیە؟ ناتەبێ نەخێر خۆشە زۆر بەڵێ کاک ئازاد ڕاستی زۆر خۆشحاڵ بووم دوای ئەو ماوە دوور و درێژە بینیمیتەوە ئەو کاتی کە گفتوگۆم لەگەڵ کردی دنیای وەرگێڕان بۆ من زۆر زۆر گرنگە بەڕاستی بەبێ وەرگێڕان چۆن وێنای دنیاکەی گرنگی وەرگێڕان چۆن ڕوونەکەیتەوە بۆ خەڵک بۆ خوێنەرەکانت بۆ ئەوانەی کە ناوی تۆ بینن لەسەر بەرگی کتێبەکان خۆی لە ڕاستیە وەرگێڕان ئەگەر ئێمە وەکو پرۆسەیەکی ژیاری واتە حەزاری سیری بکەین ئەتوانین بڵێن هیچ ژیارە هیچ حەزارەتێ هیچ ینی نەهزەیەک بەبێ بزاوی وەرگێڕان نایەتە دی باشە تۆ ئەم عەشقە و بۆ وەرگێڕان چۆن دەستی پێکرد سەرەتا؟ من بەڕاستی ئەوەی کە لە خەیاڵمان نەبووە ئەوەی کە لە بیرمان نەبووە لە هەزرمان نەبوو کاتی خۆی ئەوە بووە کە من خەریکی وەرگێڕان بم بە پێچەوانەوە من کاتی خۆی ژیانی سەرەتای لاوی و حتا لە مناڵیشەوە ینی زیاتر بە شان و بە ئەوانە دەسم پێ بەشداری دراماشە کردەوە بزانم بەڵێ یەک دوو کاری تەلەڤیزیۆنیەوانە بەشداریم پیا کردووە کە دو هەمینیان گوڵەمێخەک بوو لە دوای ڕاپەڕینەوە یەک تۆمار کرا و دوای پەخشکرا لەگەڵ تیپی پێشڕا تیپی شانۆی پێشڕۆی کوردی مەبەستم چییە؟ وەکو گەنجێکی سەرەتا ینی بڵین لە سەرەتای لاویە وەکو هەر گەنجێکی کورد بەڕاستی ئەمە کتێبخانێکی زۆر دەوڵەمەندم لە بەردەسان نەبوو کتێبخانەی کوردی بە عام کتێبخانێکی هەژار بوو ئەو کاتە یعنی ئێمە گەر لە هەفتاکانە بڕوانینە کتێبخانەی کوردی لەوانەیە بە هەمووی
2,000 کتێبی تیان نەبوو بێ کاگڕ بریسکەکە عشقەکە چۆن دەسی پێ وا دەستی پێکرد کە من بۆ خۆم لە هەر لە مناڵیەوە حەزم بە فێربوونی زمان بوو بۆیە چیرۆک و ڕۆمان و ئەمانم ئەخێنەوە کە وردە وردە فێری عەربی بووم ئەوسا چیرۆک و ڕۆمانەوانە بەخێنەوە بە عەربی زۆر چێژم لێ بینی دو بیرم لەوە کردەوەی باشە من بۆچی ئەم چیرۆکە کە ئەوەنە جوانە بزانم بە کوردی بۆی کە قودرەتی زمانوانی خۆشم بزانم ئەمانە هانیان دام یعنی بۆ یەکەم جار پێیوتی ئازاد وەرگێڕانەکانە زۆر جوانە بەردەوام بە لە ژیانتە ئەتوانم بڵێم کاتی خۆی ئەفریقا بڵێن محمود زامداریشی بوو لەوانی کە بەڕاستی تەژیعی کردم وە یەکەم بابەت کە تەرجەمەم کرد ئەو لە گۆڤاری بەیانە لە ساڵی 1970 بووی بڵاو کرد کاکە حەمێ مەلاکەریم ڕای لەسەر وەرگێڕانەکانە چی بوو هاوڕێیەکەم پێیوتم وتی کە ڕێی لەسەر ڕۆمانی چاوەکانی ئەوسە زیاترەکانی بزرگی عەلەی بڵاو بوو بۆ زیاتر لە ناو جوان وەرەگێڕاوە هەر کوردان دوو تازانی سپاس کاکە بەنجان ئیتر ئەوە بوو بەهۆی ئەوەی کە من سەرەتا بە حکمی خولیا مەسرحەکەم ینی زیاتر احتیمام بایەخم بە دەقی مەسرح شانۆیە چ وەکو وەرژێڕان چ وەکو ئامادەکردن لە چەند زمانەوە وەرگێڕانەکەی ئێستا ئینگلیزی و فارسی و عەربی باشە کاتێکە دەقێک وەرەگێڕی یعنی بە هەر سێ زمانەکە پێشووتر سەرنج و متابعەت هەیە ئەمە چۆن وەرگێڕاوە ئەنجا ئەوە بۆ هەموو دەقێک نا بەڵام بۆ نمونە مەسەلەن من پێشتر دەقێکم تەرجەمە کردووە لە فارسیەوە باوادابنین ڕۆمانێکە ئەوەی ئەریک فرۆموانە و لە چیەوە تەرجەمە ئەوەی ئەریک فرۆم یەکەم ئەوەی بە ناوی ژیانەوە ئەوە لە فارسیەوە کردبوو چونکە عەربیم لەبەردەسان نەکرابوو بە عەربیش بە فارسی هەبوو بەڵام ئەمەی دووەمیان بڕیند بەناوی هینەوەیە هەمان بێتیان هەبین ئەوە 2020 هەمان بێتیا هەبێ هەری ئەریک فرۆمەوە نسخێکشم هەر بە دیاری بۆ هێناوی دای کاگاسوێ ئەمەیان لە ئینگلیزیەکەەوە کردومە لە بەروی کە ئەساسەن خۆشی بڕین ئەو ئاگاداری هەموو تەرجەمانەی بۆ کە کراون بۆ باشە خۆی ئەریک فرۆم سەر بە قوتابخانەی فرانکفۆرتەوە نیە بە ئەتوانین بڵین بەڵێ خۆی بە چ زمانێک ئۆرجیناڵەکە ئەڵمانیا بەڵێ بەڵام دواتر هەندێ شتی بە ئینگلیزی نووسیوە خۆی بەڵام خۆی تاوان بەڵێ مەکتەبی فرانکفۆرت یعنی بڵێن قوتابخانەی فرانکفۆرت بوو بەڵام دوایی بوو بە تیاریشی جیاواز لە قوتابخانەی فرانکفۆرت ئەتوانین بڵین ئەو سایکۆسۆسیۆلۆجیە تەحالیلەکانی وەنیە وەڵی ئەتوانی بڵێن بیرمەندێکی گەورەشە ئەو کۆمەڵناسە دەروون شیکارە کاگازاد کوردی تووشی گیرروگازت دەکایە نەخێر کوردی زۆر دەوڵەمەە من پێم وایە جاوە بابێنەوە سەر ئەوەی کە مەسلەی وەرژێڕان یەکێکە لەو کەناڵانەی کە ئەبێ بەهۆی دەوڵەمەندکردنی زمان بەڕاستی بۆچی ئەبێ بەهۆی دەوڵەمەندکردنی زمان لەبەر ئەوەی کە لە ڕێی وەرژێڕانەوە زمان ئەچێتە جۆرێک لە تەحەدیەوە لە مبارزەوە لەگەڵ زمانی ترە زمانی کوردی قەت دۆڕانوێتی بەرامبەر بە تێز و تێکستە گەورەکانی کە دەستە بۆ بردووە لاواز بووە من بەش بە حاڵی خۆم تا ئێستا تووشی گەورە نەبووم لەگەڵەوەیانە لەبەرەوەی ئەو دقا حتا ئەگەر بڵێن هەندێ ڕوبەڕووی هەندێ زاراوەی هەندێ مفردەش بوومەوە تۆ سەیریکە من ئەزانی بۆچی جارجار ڕاددەگرم بۆی زۆرترین قسە بکەن لەناو لەم ئاسمانە ئەوەنیە پیاو لە ئاسمان قسە بکە هەر لە خۆیەوە غرورێکی بۆ دروستە بێ لەبەرەوەی سە من و تۆ غرورێکمانەیەوانە خەریکی نەبین بە مرۆڤی باڵای بەس بەڕاستی جوانە کاگازات خوا بە تۆزەواز لە وەرگێڕان بێنین سێم جوانیی کوردستان جگە لە فڕۆکە هەرگیز کوردستانە ئاوا بە کراوی ئەوە نەبەر لە بەرزیەوە دیوە نەخێر ینی مەگەر لە سەر بڵین ئەزبەر ڕوو بۆی ژوو پیرم شێوێن بڵێ ئەزانی ئەو سرودانەی کاڵێ خاکی گەوهرە و ئاوی کەوسەرە بەڕاستی هیچ زێدەگۆیەکی تیانیەوەە کاک ڕەنج هەر هەموو نیشتیمانێ ئەگەر بەڕاستی عشق و خۆشەویستی و ینی دڵسۆزی و شعور بە ئینتیما هەبێ بووی و خەمخۆری هەبێ بووی هەر نیشتیمان و جوانی خۆیە تایبەت ئێمە کوردستان سروشتێکی زۆر زۆر جوانمان هەیە بەڵام بەداخەوە ینی ئێمە خۆمان خەمساردین لە ئاست نیشتیمانێکی خۆمانە ینی بە گشتی قسەکەم باشە وەرگێڕانی چ تێکستێ زۆر قورسە ینی
کتێبی مێژووی فکری ئەدەبی ڕۆمان شعر ئەگەر ئێمە بینە سەر ژانرە و ژانرانی کە قورسن بۆ تەرجەمە ئەتوانین بڵین کە ژانری شعر لە هەموو ژانرەکانی کە سەختترە دژوارترە بۆ لەبەرەوەی لە شعرە زمان شڕە بێتەوە زمان لەو پەڕی شڕبوونەوەی خۆیان خۆی ئەنوێنێ و لەبەروی زمانێکی مەجازیە زمانی شعری شعر و زمانێکی مۆسیقیە و زمانێکی سۆریە باشە مامۆستازاد یعنی بەگشتی لە پرۆسە و کردەی وەرگێڕانە فۆرم ناوەڕۆک ستاتیکا هەست کامیان زۆرتر ئەبێ بە قوربانی لە هەموو وەرگێڕانەکە لە شعرە فۆرم زیاتر بێ بە قوربانی لە ڕۆماناچی لە فکراچی لە فکرە ڕەنگە هەندێک جار زاراوە و دەلالات ئەویش بەدەست وەرژێڕێکەوە کە ئیسیعابی دەقەکەی نەکردوێت بە چونکە ئەوە دەقێکی فکریە ئەگەر ئەوش بۆ نمونە دەقێکی باوا دابنین بڵین دەقێکی فەلسفی هایدیگەر تەرجەمەکە ئەگەر ئەو وەرژێڕە ئاگاداری فەلسفەی هایدیگەر نەبێ باگراوەندی نەبێت لە فەلسفەی ئەڵمانیا و بەتایبەتی فەلسفەی هایدیگەرا و مؤلفاتی هایدیگەری هەمووی نەخوێن بێتەوە و ئاگاداری منهەجی هایدیگەر نەبێ و دەستگای مەفاهیمی هایدیگەر نەبێ لەوانەیە بکوێتە هەڵەوە لە تەرجەمەکە وەرگێڕ پرۆسێکی وەرگێڕان پرۆسەیەکی میکانیکی نیە بەڵکو پرۆسێکی معریفی فکری بێ وەرگێڕ ڕۆشنبیرێکی گەورە بێ پاشخانێکی بێگومان چونکە بۆ لە ڕێی تۆ لە ڕێی وەرژێڕانەکانەوە هی هەر وەرژێڕێک تۆ ئاستی معریفی و فکری و ئەدەبی ئەو وەرجێڕەت بۆ دەرەکەوێت مەسەن تۆ تەرجەمەکانی جۆشتەڕابیشی خوێنیتەوە ئەزانی مستەوای جۆشتەڕابیشی چییە لە ئیختیارێەوە بە ئەو کتێبانە لە ئیختیارێ ئەو مفەکر و محەلی لە نەفسیانە و هەروەها لە زمانی تەرجەمەکەیە باشە شتی کۆمیدی زۆرە لە دنیای وەرگێڕانە غەڵ هەڵەباوەکان کە زۆر هەیە ئێستا مامۆستا هەژاری بۆ خۆتەزانی هەندێک جار لە مەجلیسەکانیانە لە دوکانەکەی بەشیر مشیرەم جۆرە تعلیقانیانە هەندێک کەسانە کرد بە کۆمیدیاکە هەڵەی گەورەی وەرگێڕانی هەبووە لەم هەڵانە ئێستا شەبینێت لەو هەڵانە ئێستا شەی بینیت لە ناو بەعزە کتێبێکە والله بەڵێ هەندێک جار سەر خۆش نیە ینی ناو بێنم ناومێنە بەس هەڵەی زۆر کۆمیدی جملەکان کە بیرە مابێ شتێکیان بە شتێک وەرگێڕاوە زۆر پێکەنیوی چی بوو ینی مەسەلەن ئەوەی کە بیرم بێ لە دقێکە ئەڵێ وەکەبا بکم الحیصان و کەبا بکم الحیصان و یعنی ئەسپەکە بڵین سەرسمیە و گلاو ئێوەشی خست نەیکردوێ بە کەبابەکانتان کردوێتی بە کەبابی ئەسپەکان کەبابی ئەسپەکەتان وەکەبابی بکم الحیصان و وەکەبابی بکم الحیصان بۆ بە کەبابی ئەسپەکان بۆ کەبابی ئەسپەکەتان مەسەلەن ئەمە بۆ نمونە مەسەلەن جارێکی تر بڕین ئەڵێ لە دەقێکی ترا هاتووە بیسەبت بیرم نەماواڵێەوە ئەخەدە دووشەن وذهب إلى السوق يعني حمامێکی کردیا خۆی شت و پاشان چوو بۆ بازار کەڵە پەلی دۆشای گرت و چوو بۆ بازار وەیزانێ و ئیسمی عەلەمەناوە مەسەلەن یا لە ناوی یەکێک لە مەسرحەکانی بڵین شەکسپیر کە بە ناوی ئەوە نیە لە عەرەبیەکە کراوە بە تاجر البندقیە خۆی بندقیە ناوی ڤینیسیایە شارێکی ئیتالیە کردو بە بازرگانی چەک و تفەنگەوەمانە ئەمانە ینی مەسەلەمانە ئەوە کۆمیدیایە هەندێک لەم شتانە ئێستا هەندێک لەو کتێبانەی ئەیبینی کتێبە بینی کە دانراوە لە بۆ فرۆشتن لە کتێبخانە بەناوبانگەکان بەڵام ڕووی ئەوەی نییە لە ڕاستیە بخرێتە بەر دیەی خوێنەری کورد بڕین ئەو کتێبانی کە وەرگێڕانی خراپ لای خۆڵان بە لێشاو هەیە بەداخەوە ئەی باشە هیچ وەزارەتی ڕۆشنبیری هیچ چاودێریە هیچ شتێک هەیە لەسەر ئەمە ئەوە نییە بۆیە کە ئەو فەوزایە هەیە و لێ شاوەشێ خۆ کێشەکە لەوایە ئەگەر جۆرێک لە سانسۆریش دابنرێ قسە لەسەرەوە نییە سانسۆری فکری و سانسۆری بەڵام ئەبێ جۆرێک بێت لە جۆرێتی وەرگێڕاڵێ ینی ئەوەی وەکو چۆن لە خۆراکە کوالیتی کۆنتترۆل هەیە بەڕاستی ینی لە وەرگێڕانی شانی نییە ینی بڵین ئەوە مشکلەکە ئەوەیە بینی ئەو سەرشۆستە و جادانە پڕە لە کتێبی خراپ
نەکەر وەرجێڕان نووسینیش هەموو کتێبەکان و هەموو تێکستەکانی کە تا ئێستا وەرگێڕاوە چەند نەبێت تقریبا سەر و 75 نەزم 7 کتێب کاک ئازاد نمونەی باڵات کێیە لە وەرگێڕەکانە من ناڵم نمونەی باڵا بەڵام ئەتوانم بڵێم ناوی وەرژێڕی بەڕاستی بەرزت پیشان بم لە بواری خۆیانە مەسەلەن شکور مستەفا کە ئەو کارانەی یەشار کەمالی تەرجەمە کردو بەڕاستی بە زمانێکی زۆر جوان بەرز تەرجەمەی کردن مەسەلەن عەزیزگەردی لە داغستانی مناو لە کۆمێدیای ئیلاهیە مەسەلەن بەڵێ ئەوە دوو شاکاری بەرزن کە ئەمێننەوە مەسەلەن بڵێن عەبدوڵای حەسەن زادە کاتی خۆی کە ئەو حەمەدۆشی کردووە ماوە نییە ئەمانە ئەتوانی وەکو نمونەی تەرجەمەی ئەدەبی بەرز مام هەژار شتەکانی و هەموو خوێنەوە جان مام هەژار قورئان و خوێنەوە بڵێ بە تەرجەمەی ناڵم هەموو شتەکانی و خوێنەوە بەشێکی زۆری وەڵا زۆری بەسە چێشتی مجێور دیوانەکەی بۆ کوردستان ئەوانم خوێنەوەتەوە سەرسامی بە زمانی کامیان زۆر زانی چۆن هەریەکە و من باوەڕم بە شتێکی کاگڕنج لە تەرجەمەیە وەکو چۆن لە نووسینە هەر نووسەر و ستایلی خۆی و سلوبی خۆیە لە تەرجەمەشە متەرجیم مۆرکی خۆی مەسەلەن مامۆستا عەزیزگەردی مامۆستا عەبدوڵای حەسەن زادە گەنجەکان ڕەنگە زۆر ناوی تر کە تۆ یادم نەبێ ئێستا کامیان زۆر بە کێشی کردووی یعنی سەرسام بووی پێ حتا کوڕێکی تر هەیە کاک ڕەسوڵی سوڵتانی ئەگەر بیناسی بەڵێ بەڵێشتم خوێنەوە ئیشی زۆری کردو بەڵێ کاک ڕەسوڵ نامەوێ ناڵم من نامەوێ ئێستا هیچ ناوێکی تایبەتی بێنم بەڵام ناوی هەندێک دەقم هێنا بەڵام مەرج نییە من لە وەرژێڕانە زیاتر ئەو زمانە زۆر باڵایان بینوێتەوەنی کە من زیاتر چونکە لە مناڵیشەوە خەریکی خوێندنەوە بووم هین و سەرەکانی خۆمان مەسەلەن ئیتر لە نالی شاعیرەوە بیگرە تا ئەگاتە گۆران و تا ئەگاتە شاعیرانی دواتر و شێر کۆ بێکەس و کێو هەیە من و بەڕاستی هەیە من بالموناسەبە من یەکێکە لەو شاعیرانی کە زمانێکی کوردی زۆر جوان و باڵای هەیە ینی بەلای منەوە یعنی وەرجێڕان سەر لە نوێ داهێنانەوەی دەقە بەڕاستی داهێنانەوەی دەقە سەر لە نوێ دروستکردنەوەی ناکردنەوەی دەقە کاگاسەوتە باسی گوڵە مێخەک و ئەوانە بکەین پشتی کامێرا لە گوڵە مێخەکە کاگاسۆڵە چی لە یادە من ئەوە کاتی خۆی طبعا عرضم کردن لە بدایەتەوە بە شانۆ دەسم پێ کرد بەڕاستی هیچ حیوارێکە بیر ماوە لە گوڵە مێخەکە وەڵا ئەوە لە طبعا هیچ سەب ینی زۆری بەسەراتێ پەروێنەوە یەک بوو بیر ماوە لە گوڵە مێخەک لە گوڵە مێخەکە ئەوە هەر بۆ خۆشی ینی ئەمە جەرمەوە لە پرۆڤا بووین کاتێ بڵین مستەفا ئەحمە ئەبووریێتەوە ئەوەنێ کە فەسڵیان کردووە لە وەزیفەکەی لەسەرەوەی ڕوبەڕووی قایم قامە بێتەوە ئیتر من ئاوی پێ ئاپژێن مونی بووی بێتەوە سەر خۆی لە کاتی پرۆڤەکە خوا عەفوی کە ئارامی حەمە پشکۆل ما بوو و تێری و بەرزنجێڵی نانی تیری تەڕەکەی ئەوە کوهینێکی خۆش ینی لە تەمسیلەکانە باشە لەم مەتر چوار گۆشەیە ئەتوانی ئەدا یەک حیواری خۆتم بۆ بکەی ئەو سەردەما ئەخرەوە حیوارانە بزەبت بیرم نەماوە یەک تۆز بیرکەرەوە پێم وانە یادەوەری تۆ ئەنجا بینەرانی بەڕێز وەرگێڕ یادەوەری زۆر تیژە چونکە ڕۆژانە تەمرین بە زاکیرەیەکە لەبەرەوە هەر شتێکتان بە کاگازات کرد وت بزان لە بیری ناچێتەوە وەڵاهی بۆ دەرجێژ نییە ئەخر تەمرینی زاکیرەیە وانە خۆی ئەوە ڕاستە بەڵامۆنیە جاری وا هەیە کە ئەوەنە ئیشەکان و دقەکان نییە ئەمەندە لۆ دەخەنە سەرت ئێستا من کاکە لە شانۆیە کام لە ئاسمان کاک ئازاد بەرزنجی حیوارێکم بۆ بکە ئەو داژنشم لەسەر کورسەکەم هەرێەوە خەتەر نییە بینە باڵۆنە ها بەڕاست خەتەر نیە کاکڕنج باشە ئەوە حیوارێک بێ باشە جوان تەمسیلەکەی هەر بەڕاستی وام زانیە ترسی
کاگازاد لە ماڵەوە لێو ئیزعاجە بن کە زۆر شتە ناو دنیا وەرگێڕانەوە دەرگادا خەی لەسەرخۆ والله خۆی فعلا من لە ماڵەوە زۆر کەم دووم بە حکمی ئەوەی کە زۆر مەشغوڵە بم بە خوێندنەوە یان و سینیا بەخوا بینی خۆمان بە لە دەرەوە زۆر دوونیت ئەوە من زۆرەوە دوێنم هەر خۆی طبعا وایە ڕاستە فەرمووی وایە ڕەوانە زۆر ینی مەیلی قسەکردنی زۆرم نییە بە حەقەت ئەزانی ئادەی ئەو تەلەفۆنم بەرێ باش شعرێکی خۆم بۆ کاگازات بڵام سێبەری باڵۆنەکەم دی شتە بیرکەوتەوە زۆر جوانە لەوە زیاتر خۆت مەکە بە یادگاری مەگەر لام نامێنیتەوە سوێنە خۆم کە برینی تۆم بۆچی ئەم کولانیتەوە بۆ کوشتنم بۆ هەر ڕۆژەی بیان و یەکدێنیتەوە وازانی بوو کەڵەکی مناڵی تمەم کوژیت و هەم دیسانم ژێنیتەوە وەکو ڕۆمان کاتە هەبێدی تۆزێم خوێنیتەوە لە سوچێکی کتێبخانەی ژوورەکە تا دیسان جێمە هێڵیتەوە و نەبی تویتر بیرە چێتەوە پەڕەپەڕە تۆزگرتومی چەند نەترسم لەو بەیانی دیتەوە ئیتر خامۆشی بردومی بیرمەکەی تووە گەڕێی دوای ئەوە ڕۆژتایەوارە کتێب فرۆشێک پێتەڵێ بمان بورە خان مەکە خۆتمان دوو مەکەم جارە زۆر دەمەکە و ڕۆمانە کۆپی نەماوە لەم شار جوانە دەست خۆشکارکن شعری شیرینایی جوانە خۆشە بۆ ینی مەشهوری کە ئەو شارە غیرایی جوانانە پێ ینی بەڕاستی دەست خۆش من خوا دەزانێ هیچ مجاملەیەک ناکەم کورد عەرەب بەڵێ مجامەلە کورد دەڵێ بەبێ ڕووپەرمایی بەبێ ڕووپەرمایی بەڵێ بیرمە کردی زۆر خۆشحاڵ بووم گەشتێکی خۆش بوو لەگەڵ تۆ بە هەر حاڵ منیش خۆشحاڵ بووم کاک ڕەنجیان ئاسمان خۆش بووە زەوی واگەینەوە دەمەترمان ماوەڵا بێگومان من هەر لە مناڵیەوە دایم خەونم بە فڕینەوە بینیوە ینی حەزم لە فڕین هەموو کەس حەزەکرد بفڕێ ملیۆنێک کەس ڕەنگە ملیشکابێ پەڕواڵشکابێ ئیتر ئەمە ژۆرێک بوو لە فڕین ینی فڕینێکی دڵگیر و لەگەڵ ئێوەی ئەزیز و ئەو هاوڕێ خۆش من حەزەکەم هەموو خەڵکی سلێمانی و هەولێر و دهۆک لەگەڵ کاپتن گۆرانە بفڕن بە تایبەتی گەشتەکەی بەڕاستی ئەڵی بەسەر ئاوارڕێ وەڵا لە ئاویش زۆر هەیە من و خۆشە بەڵێ زۆر گەشتێکی خۆش بکات زۆر سپاس کا گۆران مام ئازاد بەخێر بێتەوە بۆ سەر زەوی ڕەنجیان یادارم مرتاح بوو نانا زۆر خۆش بوو سپاس بۆ گەشتە جوان تامڵ نەبوون کە سیاسەتتان نەکرد بڕوامان بینم پارتی بووی تابیان بووی یەکێتی بووی ئاڵای شۆڕش بووی بزوتنەوەی گۆڕان بووی هەمویان یەکشت زۆر زود کۆمەڵەتان تەسلیم کرد لەو ڕۆژۆ ئێمە تێگەیشتین کە مامجەلال کۆمەڵەیە کاگنەوشیروانیش ڕابەرە پێشڕەوە لە کۆنفرانسیە کاگنەوشیروان 21 دەنگەهێنێ مەلابەختیار 20 دەنگەهێنێ کاگازات هەورامی هەستا وتی هیوا هەیە تازە بۆ بە کۆمەڵە لامو کە زیاتر دەنگێنەوە هیواشەیە دروستکەری شۆڕشە دەنگتان نەیەوەتێ